چەقژیەکان لە شۆڕش و کوردایەتیدا ئەگەر زۆریان نەکردبێت ئەوە کەمیشیان نەکردووە. قوربانی زۆریان داوە لە پێناو کوردستاندا. چەندین کەسایەتی هەڵکەوتوی دێ گیانیان بەخت کردووە. هەشیانە تا ئێستا سەرکردە و پێشمەرگەیە لە ناو هێزە سیاسیەکانی کوردستان و لاسی سەرکردایەتی حیزبەکاندان. دیارترین کەسایەتیە سیاسی و سەربازیەکانی ناوچەکە بریتین لە فازیلی حاجی ڕەوف کە کەسایەتێکی ناوچەکەیە و ئەندامی سەرکردایەتی پارتیە. یەکێکیکە لەو تێکۆشەرە شەیدانەی چەقش کە ئەمڕۆ کوڕەکەی لەگەڵ ئێمەدایە ئەحمەد چەقژیە. وەک پێشتریش کوێخایاسین وتی ئەحمەد چەقژی لە سنووری پێنجوێن ناوێکی پرشنگداری کوردایەتیە. من لەگەڵ ئەیوبی ئەحمەد چەقژی قسە دەکەم بزانم ئەو سەرکردەی کە خۆی و ماڵ و مناڵیشی لە ناڕەحەتیدا بوو بۆ لە ئێستای خەباتدا ناوی ناهێنن. ئەیوب باسی ئەو کاتانەش دەکات کە مناڵ بوو باوکی پێشمەرگە بوو و زیندانی کراون لەگەڵ برا و خوشکەکانیدا. باوکم هەلە سەرەتای شۆڕشەوە کە دەستی پێکردووە لە پارتیوە لە شۆڕشی ئەیلول و لە شۆڕشی گوڵاریشە یەکێ بۆ لە ئامرهێز و ئامر بەتالیۆن و سەرکردەکانی پارتی هەتا دوای دروستبوونی شۆڕشی نوێ کە شۆڕشی نوێ دروست بووە یەکێ بوو لە دامەزێنەری یەکێتی نیشتمانی کوردستان کە ئەو کاتە لەگەڵ بەڕێزە لە تاڵەبانی و کاک نەوشیروان مستەفا و کاک عەلی ئەسکەریوانە توانیویانە ئەو ڕێگا بگرنە بەر و بەردەوام لە پێشمەرگایەتی. لە هەموو سنوورەکانە مەسئولیاتی هەبوو باوکم لە منتیقی شارباژێر هەموو ئیناسێ لە منتیقی پێنجۆنە هەموو ئیناسێ لە منتیقی شارەزۆر هەموو ئیناسێ لەوێ مەسئولیاتی خۆی هەبووە یەکێک بووە لە فەرماندە گەورەکانی یەکێتی نیشتمانی کوردستان لەوێ تا لە ساڵی حوتی هەفتا و حەوت کە شەهید بووە لە منتیقی کوێسە لەوێ ئەمری خوای کردووە. ئەو کاتە ئێمەش خۆمان سزم بووین ئێمە لە باو پرسیارکەواتە ئێوە کە باوکتان پێشمەرگە بۆ خۆتان ئێمە گیرا بووین لە ئەو غرێب تەقریبی ئێمە باوەمر خۆم و براکان و خوشکەکان و یەک برا و خوشێکم نەگیرا بووی تا هەمومان منفی کراین بۆ جنوب ئێمە جەماعەتی ئێمە بەڵێ لەگەڵ جەماعەتی عایلەکانی شەوکەتی حاجی موشیر لەگەڵ جەماعەتی جەمالی عەلی باپیر لە ئێمە هەمومان منفی کرابین بۆ جنوبی تا کاتێک کە باوکم شەهید بوو ناوی شەهید بوونی هێنایەوە ئێمە هاتینە ئێمان بەرەڵاکە لە سژن و گەڕینەوە بۆ سلێمانی ئەو کاتە ئێمە لە هەردوو لە ئەگە بڵم لە شۆڕشەکانە باوکم لە شۆڕشی ئەیلول لە شۆڕشی گوڵان لە شۆڕشی نوێی یەکێتی نیشتمانی کوردستانە لە هەموویەکی بۆ لە فەرماندە گەورەکانی ئەم شۆڕشانە ئیتر ئەو بوو ئێمەش کاتی خۆی کاتە لە سجن بەربووین و باوکمان شەهید ببوو مەعیشەتمان ژیانمان نەبوو مناڵبووین و بەعزێبمان و بەعزێکشمان گەورم لەبەر فەقیری نەمانتوانی شتەکان پەرە پێ بین و بچینە ناو مەسەلەکە و یعنی ئێساگەر لەو کاتوی مەمانتوانێت جێگەی باوکمان بنەوە یان کەم تەرخەمیان نەکردی یارمەتی ئەمە باە ئێمەش دەسۆگو خەڵکە پلوپایەکمان نەبوو بەڵێ کەم تەرخەمی هەیە چونکە ئەوان نەزانن کە ئەو کاتی کە باوکم شەهید بوو ئێمە هەموو مناڵبووین لە سجنە یعنی ئەوان على الأقل هەر ئەو کاتەش نیانتوانین بشینەوە لە دوای ڕاپەڕینەوە سەردانێکی ئێمەیان کردایە بیان وتێوەن کاکەجانەوە پلەپایی باوکتانێنەوەی چێ بۆ لە سەرکردەکان ئەم شتان یعنی وایە هیچ یەکێک لە هاوڕەکانی باوکتان سەردانی کرد تا ئێستا کەس ئەو کەسانتان لە نزیکۆ بینیوە قسەتان لەگەڵا کردون خۆتان من زۆر جار سومانە دەستمان بیانگاتی بەڕاستی نەماتوانێ بچینە لایەن یعنی نەمان بینیوە یعنی حەزمانەکە بەڕێز لە تاڵەبانیمان بینیە یان جەماعەتێک مەزمن کاتێکە بەڕێز کاک نەوشیروان بە حەقەت ئەو زۆر باشان و باڵی باوکماڵایی وتی مامۆسای ئێمەیە گەورەی ئێمە بووە یعنی حەزی کردووتێت حەزەکەم بێم سەرێ لە دایکیشت بم ئەو خوام ناگرێەوەی پێوتن کاگەی پێم بڵێ ئێستا کوڕەکانی یان نەوەکانی ئەحمەد چەقژی چەند کەس وەڵا من خۆم و سێ برایم برایەکم لە ئەوروپای و دوو براشم لە سلێمانین و من خۆشمە لە سلێمانی دانیشتم و دوو خوشکشمانیە لە سلێمانی دانیشتم باوکم هەرۆکو کەسێکی ئاسایی کە پێشمەگەژ نەبووە ئەمری خوای کردووە هەر ئەو موچێشیان بۆ باوکی من بڵێتەوە کە مانگی 550,000 دینار